بەهۆی کەمتەرخەمیەکانی حکوومەت کە سوکاری منداڵانی ئۆتیزم لە دۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبەن و لە کۆی 1300 منداڵی ئۆتیزم لە سلێمانی تەنیا 63 کەسیان موچەی 150,000 لەلایەن حکوومەتەوە بۆ دامین کراوە. أين صرنا أخوات الدنيا؟ چەندێکە چاوەڕێن موچەی بۆ دەچێت؟ والله ترى بارو چاوەڕێ. هەیە خەڵکی زۆر کە موچەی بۆ نەڕابێتەوە؟ والله ترى هذا معنا هذا أنا أما ساغ الصالة زين. إنت ساغ الصالة تبغى نبغى خير قوام ألم كوباني واشتاده. أنا جالس نعرف يعني خير دباتي حكومة خير خواز يارمتي يعني. أنا والله. أتجاري هي المعاش أبونا بغاوته. أول ما أبويا بس تتنازل كي بإن شاء الله. يعني حكومتها وكارني. حكومتها بس أمت هني وتيزمة أمكم الله وتيزمة. ذخيرة ولا باره مشتي. يعني خير وخير خواز كان. والله أنا والله. والله أنا أبي لقلي ولا شان صاغ ولا شيء ولا صاغ بينا والله. ساڵی 2024 بۆ کەسوکاری منداڵانی ئۆتیزم سەخت بوو لەبەر ئەوەی موچە لە کاتی خۆیدا دابەش نەکراو. بەشێک لەو ناوەندانی منداڵانی ئۆتیزیشمیان لە خۆ دەگرت بە هەمان هۆکار بایکۆتی دەوامیان کردبوو. بە ناچاری کۆمەڵی ئۆتیزمی سلێمانی بە هاوکاری خێرخوازان چالاکی جۆرا و جۆر و هاوکاری بەسەر ئەو توێژە خاوەن پێداویستیە تایبەتەی کۆمەڵگەدا دابەش کرد. معاناتەکانی ئێمەش جۆرا و جۆرن لە نەبوون و بڕینەوەی موچە ئەمە یەکێکە لە لاینەکان بەهانەوە چوونی حکوومەت لە هەندێکە کورتیەکە هەبوون لەوە پێشوە ئێسش بەردەوامە ئێمە بە جوهدی خۆمان و لقەکە و بەڕێدرای بەڕزم کاک بەختیار کۆمەڵێ چالاکی جۆرا و جۆر کراوە لەوانە دابینکردنی هەموو جیازانێک کە پێویستن بە نەخۆشەکانی دەموددان. یەکێ لە ئیشەکان ئێمە هەموو خاوەن پێداویستی تایبەت وەزارەتی چاودێری کۆمەڵایەتی خۆیەکا بە ماوە بەسەریەوە ئەوەیە لە لاوێنەکە هەتا ئێستا لە 1300 مناڵ لە چواردەوری سلێمانی 62 مناڵ 150,000 گەوەرەگرێ لە 2013 ئمڕۆ بەیانیان پێەکەن سێر لە ژۆتۆبیان پێکردون لە 4 ساڵیژە لە ژۆتۆبیان لێ وەرناگرن. ئیشی حکوومەتێکە سنتەریان بۆ بکاتەوە بپۆلینی مناڵەکان کە دەستنیشان کرا مناڵەکە ئۆتیزمە هەر لە مناڵیەوە ئەگەر پەروەردەیکەی دەتوانانی لە عاقبەتێکا تێکەڵاوی کۆمەڵگایانکەی بەڵام ئەگەر نەبوونی سنتەر بوو ئەو مناڵانە دایک و باوکیان ئەیان شارنەوە لە کۆمەلگا دایانەبڕن لە پاشە ڕۆژیدا دەبنە کەسێکی هیلاک دایک و باوکیان هیلاکەکەن چاکیش نابن. بە پاساوی قەیرانی دارایی حکوومەت لە خزمەتکردنی چین و توێژەکان بە تایبەت خاوەن پێداویستیانی تایبەت زیاتر پاشەکشە دەکات. ئەمەش تەواو بارگرانی لەسەر دروست کردوون و بۆ هۆیەشەوە هیچ بەگەشتبینیەوە لە ساڵی نوێ ناڕوانن. وشیان محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.